لە مانگی 11 ساڵی 2020 داوا لە وەزارەتی شارەوانی کرا چ لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە چ لەلایەن دیوانی پارێزگا کە بڕی 109 میلیۆن دینار بوو. لە ڕاستیە لە مانگی 2 ئاراستەی وەزارەتی دارایی کراوە، بەڵام لەو کاتەوە تاوەکو ئێستا هێشتاوەکو واژووی کۆتایی لە وەزارەتی دارایی نەکراوە. هۆکارەکەشی ئەوەیە ڕۆتینات زۆرە لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتیەکان و ئەو شوێنانەی کە چێکی دەرخستەکانەکەن، بەڵام دوای سەردانمان ئێمە بۆ وەزارەتی دارایی بەڵێن ئێوەیان نا لە سووترین کاتە ئەو بودجەیە واژوو بکرێن لەگەڵ گەیشتنی بە وەزارەتی دارایی و ئێستا لە بەدواداچووینان چ لە بەڕێوەبەرایەتی ئاوە چ لە پارێزگاوە چ لە هەتا گەنجینەی هەڵەبجەوە بەدواداچوونی جدی ئەکرێ بۆ ئەوەی پێش ئەوەی تووشی کێشە و گرفتی گەورە بین بودجەکە واژوو بکرێت.